لە هەرچوەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش سیاسەتە توندەکانی دۆناڵد ترامپ بۆ دووبارە ڕێخستنەوەی سیاسەتی دەروی ئەمریکا دەستی پێکردووە بە دڵنیاییەوە لەو نێوەندا چاوێکی دیاریکراو لەسەر عێراقە دەمێکە سەی دیاریکراو ویستی خۆیان ویستی ئەمریکا و بە دڵنیای ویستی ئیسرائیلیش لەبارەی ئەوەی کە گۆڕانکاریەکانەوەی لە ناوچەکە ڕوویاندا چۆن دەکرێت عێراق بگرێتەوە و لەو نێوەندەیە ویستی ئەمریکیش بۆ با بڵین کۆنتترۆلکردنی گروپە چەکدارەکان و حەشدی شعبی خستنە ناو با بڵین هێزە ئەمنیەکان و هێزە فەرمیەکانی عێراقەوە دەمێکە بە عێراقیەکان وتراوە ئەم ویستە ئەمریکیە ئیسرائیلیە بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی دیاریکراو لەلایەن عێراقەوە نابینرێ جار جاریش سزایەکی دیاریکراوی ئەمریکی بەسەر هەندێک کیان و بانکی عێراقیە دەبینین و دەبیستین بەڵام ئەمە کاردانەوەیکی وای لای لایەنە شیعیەکان و حقیقەت دەوڵەتی عێراقیش بەتەواوەتی دروست نەکردووە لەو نێوەندا جۆرێک لە بێدەنگی لە ئارادایە ئەوەی بینین دەنگی گەورەی ترامپ ڕاستیەکەی بەرامبەر بە هەندێک لە ناوچەکان شوێنەکانی دیکەیە ئەوروپایەکێکە لەو شوێنانە بە دڵنیاییەوە بۆ ڕۆژهڵاتی ناوڕاستیش ئەوەندەی قسەی لەسەر غەزە کردووە تا ئێستا قسەی کەمتری لەسەر عێراق ئێران کردووە دوای پێتانەڵێم بۆچی ڕاستیەکەی ئێران و عێراق خەمە تەنیشتیەکەوە لەم پرۆسەیە لەو نێوەندا هەر با بڵێن هەنگاوێکی دیاریکراوی ئەمریکی بەرامبەر بە عێراق تا چەند هەرێمی کوردستان ئەگرێتەوە بە دڵنیاییەوە بەشێک لەو سزانەی بانکەکانی گرتەوە هەندێکیانە و بانکانن کە لە هەرێمی کوردستانن و نیگەرانێکی ئەمریکی هەبوو لەوەی کە دۆلاری ئەمریکی دەچێ بۆ ئێران و لە مامەڵەی سوتەمەنی و نەوتیشا سامانی لەو نێوەندەشە هەرگلەیەکی دیاریکراو لە عێراق و هەرێمی کوردستان هەبوو ترس هەیە کە سزا ئابوووریەکان لە ماوەی داهاتوە بە دڵنیاییەوە زیاتر بن ئەم لەسەر عێراق هەم لەسەر ئەو کیانانەی دیکەی هەرێمی کوردستان کە پێدەچێ باوڵێن ئەمریکا نیگەران بێ لیان جا ئەمانە کە ساتیەگرنەوە یان نا لە هەرێمی کوردستان ئەوەش قسەیەکی دیاریکراوە ئەکرێ قسەی لەسەر بکرێ من ئەم پرسەی تایبەت بە ئەگەری سزادانی زیاتری عێراقیەکان عێراق لەلایەن ئەمریکاوە و ترسی شیعەکانیش کە نەیان شاردووەتەوە ترسی دیاریکراویان لە هاتنەوەی ترامپ و داواکاریەکانیشی هەیە و ناشزانن چۆن ژێرباری ئەو داواکاریانەی ئەمریکا لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر سامان شاڵی سپۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان و بە دڵنیایی و شارەزای ئابووری بەڕێزیان لە هەولێرەوە میوانی ئێمن کامەران کوردی ڕۆژنامەنووس بەڕێزیان لە ناشڤێڵی ئەمریکاوە ئەویش لەگەڵمان نابێت کاک کامەران کوردی دکتۆر سامان شاڵی سلااوان لێ بەیوادارم زۆر باش بن بەخێر بێنەوە بۆ زوومی ئێمە کاک کامەران دەرفەت بە با لەگەڵ دکتۆر سامانە گفتوگۆکە دەست پێ بکەم دواتر دێمە ئەمریکا بزانم بە دیاریکراوی چی لە ئارایە دکتۆر سامان هەندێک بێدەنگی ڕاستیەکەی لەبارەی عێراقەوە لەلایەن ئەمریکاوە ئەبینین دۆناڵد ترامپ شتێکی وای لەبارەی عێراقەوە نەوت و هێشتان حقیقەت لەبارەی ئێرانیشەوە شتێکی دیاریکراو نییە کە بە دڵنیاییەوە لەو بارەیەوە کاتێک گفتوویەکی دیاریکراوەکەین ئێران پرسە سەرێکیەکە سەرە سەرێکیەکەی ڕاستیەکەی و هەندێک جارە کرێن پرسە بەسرێتەوە بە عێراقەوە ئەم بێدەنگیە پەیوەستە بە چیەوە هەندێک سزای دیاریکراو نەبێ ئەمە هیچی تری وامان نەبینی لە ئەمریکاوە بۆ عێراق ئەویش سزاکان هەندێک بانکی دیاریکراویان گرتەوە زۆر سپاس بۆ ئەم چاو پێکەوتنەوە سڵاویش بۆ میانە بەڕێزەکەت طبعاً ئەولویاتی ئەمریکا لە ئەولویاتی ئەمریکا لە پێشەوە خۆیەتی دائما خۆشیێڵێ ئەمریکا فێرز یعنی ئەمریکا هەوڵەن اینجا دوای ئەوە مەسلەی ئیسرائیلیەت لە ئەولویاتی ئەوە مەسلەی غەزەیە و خۆزانی سووریا و لوبناان و ئەو ناوانە جارێ ئەولوێتی ئەوە ئەو منطقەیە چۆن ئارامتر بکاتەوە چۆن سەیتەرە بکاتە سەر ئەو وەزعە بە هەموو شێوەیەک
مەسلەی دووهەمی مەسلەی ئۆکرانیا ئەوەی کە ئەویش بەسراوە بە ئەوەی کە چارەسەرێ بکرێەوە ویستیانە و چارەسەرە لەگەڵ زلێسیکا بکەین ئەوەی کە ڕوویە لە کۆشکی سپی نەخوازراو بوو بەڵام ڕوویدا ئەوە ئیستا خەریکن جارێکی تر تازە زلنسکی نامی نردۆ بۆ کە ئامادەیە بۆ ئەوەی کە گفتوگۆی ئاشتی بکات و اتفاقی ئابووریش لەگەڵ ئەمریکا کات. ئەم بەسلەی خاستن ئۆروپا بۆ ئەمە بەحسی ئۆکرانیا بکەم چووکە رووسیا مەسلەی رووسیا سەفقەیەکە. ئەم سەفقەیە لە چی ڕوویاوە لە دوو سێشتایە. یەکەم ئەوەیە کە ئەو ئاشتێ ببێت مەقابلی ئەوەی کە چۆنەڵێ رووسیا سەیتەرە بکاتە سەر ئەو ناوچوانەی کە بەدەست خۆیەتی ئەوش داواکاری هەیە ئەمریکا لێ ئەوش ئەبێت دەستبەرانی ئێران بێت پشگیری ئێران بێت. ئەوە یەکێکە لە داواکارەکانیەتی کە هەیەی و هەروەها طبعاً ئێرانیش خۆی دەزانی مشکلەیەکی گەورەیە مەسکەلەی ئەتۆنۆمیکەیەتی ئەوە ئیستا ئەوێت زەختێکی زۆری ئابووری خستووە کە ئەوەیە ئەو بەرمیلانێ نەوتانەی کە ئەڕوا لە ئێرانەوە بێتە سەر سفر بۆی لە ئابووری زۆر لە ناوە بیر و خێنەیە لە هەوڵ بدا کە زەعیفی بکاتەوە چووکە ئەزانەیە ئێران لە ناو ئێرانیشە ئیسا دوو جەبهە هەیە جەبهەیەک پشتیوانی ئەوەکەن کە وەکو سەرۆکی ئێران پزیشکیان ئێوێ گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکە چارەسەرەکە بە ئاشتی کرێت لە لایکە و محافزەکانی شێوەیە کە ئەوێت نەخێر ئەڵێ ئێمە گفتۆ ناک خامنەئی جاوەڵات دکتۆر دێمە سەر ئەوە بە تایبەتی چونکە نەگرتووە هەر پرسێکی دیاریکرا و لەبارەی ئێرانەوە لە نێوان ئێران و ئەمریکا بە دڵنیاییەوە گرنگە بەڵام تۆ پێم بڵێ ئەم جۆرە لە بێدەنگی کە لەلایەن ئەمریکاوە ئەیبینین لەبارەی ئەوەیە کە بە نزیکەی دڵنیایە لەوەیش دەی ئادەی پێم بڵێ بێدەنگی نییە چۆن بێدەنگی نییە ئەولەویاتە ئەولەویاتەکانی ئەو یەتە خوارەوە عێراق جاران زۆر لە پێشەوە بوو ئێستا عێراق لە ئەولەویاتێکی دواوەیە اینجا لەوەش مهمتر لەگەڵ ئەوەشە وەزیری خارجە بەتەما بوو بێ بۆ عێراق نەهات بە تەلەفۆن قسەی لەگەڵا کردووە و لە مانگی دووە راپۆرتی ئاسایش کراوە بۆ سەرۆک و ئێشتام لە دیراستان کە چۆ سیاسەتێ بگرن بەڵام ئەو نامەی کە گەشتۆتە دە سوودانی یەکەم ئەوەیە ئەبێ چەک کۆکرێتەوە لە دەست حکوومەتە پارەکان نابێ بڕوا دۆلار نابێ بڕوا بۆ ئەودیو نەکرێت ئەوەش ئەوە زەختەیە کە بینیمان لەسەر بانقەکانە وە زەختی تریش هەیە و خۆ 25 بانقرایە چۆنە لە سیزادران سێهەم ئەوەیە نەوتەکە نەڕوات ئەو زەختەی کە ئیستائیکە لە کۆبوونەوەکەی ئیمڕۆە کە کرا لەگەڵ شەریکاتی نەوتە حەزەکەم ئیشارەت هەیە بۆ بکەم چکە عیلاقەی بە سوالەکەی تۆ هەیە ئەوەیە کە نوێنەری ئەمریکا دانیشت بوو لە کۆبوونەوەکانە ئەمە گرنگی ئەمریکا ئاات بۆ ئەو مەسلەیە بڕات بۆ چکە ئەو نۆتەی کە ناڕات لە کەرکووکەوە بە قاچاغە ڕات لەم لاولەولا دەرەچێت ئەوێ ئەوەش بڕات هەموو نەوتەکە بڕا بۆ بۆریا بڕا بۆ تورکیا ئەوە گرنگی خۆی هەیە لێرە جاوەڵات دکتۆر سامان دواتر ئەوەم بۆ شیکەرەوە ئەوە پرسیاری دیاریکراوی لەبارەوە کەم حەزەکەم باسی بکەین من ئەزانم شارەزایکی باشت لە پرسە ئابوووریەکانە هەیە و سپۆریە با بڵێن پێوەوی لە بواری پەیوەندی نێودوڵەتیشە زیاتر ڕەهەندە ئابوووریەکەی شارەزایەکی زۆر باشتانەیە حەزەکەم قسەم بۆ بکەی لەو بارەوە دێمەوە لا دکتۆر سامان کاک کامەران کوردی دووبارە سڵاوت لێبێ بە خێر بیت ترامپ خەریکی پیاچوونەوەیکی با بڵێن ڕادیکاڵە بە سیاسەتی دەرەوەی ئەمریکایە لەبارەی عێراقەوە تۆ پێم بڵێ چی لە ئارادایە من پێم وا بوو جۆرێک لە بێدەنگی هەیە دکتۆر سامانەڵێ نە بێدەنگی نییە پەیوەندی بە ئەولەویاتەوە هەیە و راپۆرتی ئاسایشیش ڕاستیەکەی چۆتە بەردەم ترامپ لێ کۆڵێتەوە بۆ ئەوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە عێراقیش دابڕێژێ لەو بارەیەوە چی هەیە پێم بڵێ بەڵێ سەرەتا و کاتت باش کاک ڕەنجڕەتم هەیە بۆ کاک سامان و هەم بۆ بینەران هەم بۆ هاوکارانت
ئەگەر بڕۆینەوە ئێمە چەند شتێکمان لە بەردەستە یەکێکیان لەوانە بڕیاری سەرۆکایەتی ترامپ کە لە 4 مانگی 2 دەریکرد مانگی ڕابردوو ئەوە بوو کەوتی جارێکی تر زۆرترین فشارە خەمەوە سەر ئێران کە پێوت ماکسیمم پرێشەر حتا خۆی لە کاتی واشوکردنەکەی باسی کردوت هیوادارم بەکاری نێنم چونکە ئەو سزایانە زیاتر خەڵک یا هاوڵاتی ئێرانی دەبنە قوربانی وەک لەوەی سەرانی ڕژێم چەند جارێک تەکیدی لێ کردەوە بەو هیوایی کە بەکاری نێنێ ئەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە یاسای بەرگری نیشتیمانیمان هەیە کە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2011 کە فشار و ئاڵوقەی ئابووری خراوەتە سەر بانکی ناوەندی ئێران لەویادا هەتاکو ئەمڕۆکە طبعاً بەیانی ئەو لێخۆشبوونەوەی عێراق تەواوە بێت کە 7 مانگی 3 لەو کاتەوە چەند ڕێگەیاندا بە هەندێک دەوڵەت بە تایبەتی عێراق کە کاریگەری هەیە لەسەر ئاسایشی نەتەوەییان وەکو بڵێ چاوێکیان سوک بێت لە یەکەم خولی ئیدارەی ترامپیشا ئەو کار ئاسانیەیان کرد بەڵام بەیانی ئەو لێخۆشبوونە تەواوە بێت چاوەڕێ ئەوە ناکرێت تازەی بکەنەوە خاڵێکی تر دەمێ ئاماژەی پێبەم بەوەی کە عێراق هەتاکو ئێستاکە کە پەیوەستە بە ئێرانەوە ئێمە لە بیرمان بێت پەیوەندیکی دوور و درێژی هەم مێژووی هەم کەلتوری ئاینیش هەیە طبعاً ئاینیەکە چێتە ناو کەلتورەوە کە نزیکە و 1000 کیلۆمەتریش سنوور هەیە لە بینی عێراق و ئێرانە بەڵام پەیوەندی ئابووری پەیوەندی بازار و پەیوەندیەوەی کە نەوتی عێراق بە دۆلارە فرۆشەیە و دێتەوە ناو بانقی مرکزی نیویۆرک لەوێەوە جارێکترە درێتەوە بۆ بازاڕی بڵین بانکی ناوەندی عێراقیش ئەمەش بۆ خۆی کاریگەری هەیە واتا بەبەستمەوەی ئەوە بڵین ئەو وێنەیە پەیوەندی عێراق بە ئێرانەوە پەیوەندی وزەش بووە تا ساڵی پار لە سەدا 40 وزە بە تایبەتی کارەبای عێراق لە ئێرانەوە هاتووە بە دوو شێوە بووە تقریبا نزیکەی 2 گێگاوایت لە ڕێگەی کارەبای ڕاستەوخۆوە هاتووە نزیکەی 8 گێگاوایتیش لە ڕێگەی گازۆلینەوە هاتووە بۆ دیرەمۆکان یا با بڵین جێنەرەیتەکانی عێراق بووە ئێستا ئەو داواکاری عێراق یا ئەو پێویستەی عێراق زۆر کەم بۆتەوە لە سەدا 40 نزیک بۆتەوە بۆ لە سەدا 4 ئەمە دەرفەتێکی زۆر گرنگ بۆ عێراقەدا بۆی عێراق لە ڕووی وزەوە لە دەست ئێران نەجاتی بێمە لە بیریشمان بێبار و دۆخی ئێران زۆر نالەبارە بۆ نمونە لە ناو خۆدا زۆربەی کارگەکان لە ئیش کەوتون و ئێران خۆی بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ عێراق ئەو گازانەی وەستاندە بوو خاڵێکی تر کە بڵین پرسیارەکەی تۆ بابەت بەوەیە منیش لەگەڵ کاکسامانە هاوڕام ئەمریکیەکان نەوەستاون بەڵکو چاودێری ئەکەن ئیدارەی ترامپیش هەمیشە کە من لە دیدارەکان وتومە سەرەتا نێوماڵی خۆیان ڕێگەخەنەوە کردی قەتان بێت نێوماڵی خۆیان و گرنگی ئەدەن بەڵام ئەوەش نییە چاوپۆشی لە دەرەوە بکەین هەر بەپێی بڕیاری پێوترێت NSP2 کە بڕیاری سەرۆکایەتیە پەیوەندی بە ئەمنی قەومیە ئاسایشی نەتەوەیی هەیە پێوترێت مێمۆراندوم 2 واتاوە بیرخستنەوەی دووەمە ترامپ ئەم هێزەی دا بە مارکۆ ڕۆبیۆ بە وەزیری دەرەوە کە بۆ نمونە بابەتی لێخۆشبوونەکانی ئابلوقەی ئابووری ئەکرێت لە وەزارەتی دەرەوە چارەسەر بکرێت هەڵبەتە میوانەکەت باسیەوەی کرد ئایا ئەمڕۆ کۆبوونەوە بووە لە هەولێر وەفتی ئەمریکیەکان لەوێ بۆ تەبانەوان سەر بە وەزارەتی دەرەوەن بەشێکن وە لەسەر خەستنەن هەموویە چێتە ژێر چەتری وەزارەتی دەرەوە خاڵێکی ترکە گرنگە باسی بکەم مەسەلەی میلیشیاکانە ئێمە ئازانین لە کاتی 7 ئۆکتۆبرەوە مەسەلەی بەرەی مەقاومە و میلیشیاکان ئەمریکیەکان ئەوە بە تایبەت دێمەسەری کاک کاروان ئەوە بە تایبەت دێمەسەری بەڵام لە پرسە گشتیەکەیە با بڵین لە ڕسمە گشتیەکەیە کاک کامەران ئەو راپۆرتەی ئاسایش ئەوەی دکتۆر سامان ئاماژەی پیاوە خراوەتە بەردەم دۆناڵد ترامپ بۆەوەی سیاسەتە گشتیەکەی بەرامبەر بە عێراق با بڵین دابڕێژێ دیارە چی تێدایە ڕاستیەکەی نیگەرانیەکان لە کوان ویستەکان لە کوان چی دیاری کراو لە عێراق ئەویسترێ ئەوانە دیارە لەبارەی هێڵە گشتیەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە عێراق بەم خاڵە بگەێنم ویستم بیڵم زۆر گرنگە هەر لە کۆنەوە لە کاتی شەڕی سپتەمبەر 11ەوە تیۆرێکمان هەبوو زۆر گرنگ بوو طبعاً تینتانکێکی ئەمریکی هەیە کە زۆر جار پلان دانێن بۆ 100 ساڵ ئەو باس لەوە ئەکرا بۆ ئەوەی هاوسەنگی هێز لە ناوەندی ڕۆژهەڵات تا بێنین گرنگە عێراق لە سعودیە نزیک بکرێتەوە بۆ لەبەرەوەی سەرمایی مرۆڤی ژمارەی دانیشتوانی عێراق نزیکەی 40 ملیۆنە و سعودیش 40 ملیۆنە زۆر لە یەک و نزیکن طبعاً ئەمە بەپێی ساڵەکان بەرز و نزمەکە بۆ هەردووکیان لە بەرامبەردا ئێران و تورکیا ژمارەی دانیشتوانەکان کە سەرمایی مرۆیی هەردووکیان لە 7 ملیۆن بۆ 8 ملیۆنەوە نزیکە
لێرەیە ئەوەی کە گرنگە ئێستا هەوڵەترێ لە ڕێگەی ڕێکەوتنی ئیبراهیم و ئاسایکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلە بە تایبەتی ئیمارات و سعودی ئێمە ئەزانین هەوڵێکی ئەوەش هەیە عێراق لە سعودیا نزیک بکرێتەوە بە تایبەتی کاتێکە بیریمان لە سووریا بەرەی ئێران لە باشووری لوبنان و هەروەها بینیمان حەماس لە غەزە و هەروەها بەشار ئەسەد کە خۆی خستە ناو دەمەداسی شەیتانیەوە ئەو کاتە ئەمانە هەمووی لە بەرەی ئێران تێکشکێنران یعنی چ دەوڵەتێک دوو گروپ چاوەڕێی ئەوە کرێ بە هەمان شێوە تەمان منەڵێم اختیارەکە هەڵبژاردەکە بەدەست عێراق خۆیەتی ئایا ئەیەوێت لەو ڕێگایی لە بەرەی نەفرەت و نەعلە تا بمێنێتەوە یان بێتە ناو بەرەیەکەوە کە بتوانێت ئاسایشی خۆی دابین بکە دوو سربەخۆیی خۆی بەدەست بێنێتەوە چونکە لە بیرمان بێ عێراق هەتا ئەم لەحزەیە سەروەری نییە چونکە خاکەکەشی هەم داگیر کراوە هەم پشت بە ئەمریکیانە بەستێ هەم لەلایەن ملیشیاوە کامەران دواتر ئەو بە دیاریکراوی دێمەسەری هەر بەڕاستی عێراق بڕیاردان بەدەستی خۆیەتی یان نا پرسیارت لەبارەوەکەم بەڵام چی لەبارەی هێڵە گشتیەکان ئەگەر بە کورتی پێم بڵێ لەبارەی ئەو راپۆرتەی ئاسایش کە چۆتە بەردەم ئیدارەکەی ترەمپ بەڵێ بەبست بڵێ ئەو راپۆرتانە کاک ڕەنج بەردەوام ئەنووسرێت لێکۆڵینەوەی لەسەرەکرێ بەڵام من لەوەیە هاوڕام چەند خاڵێکی زۆر گرنگ یەک بەپێی ڕێکەوتنەوەی ئیبراهیمی کە ئەڵێ پیس تو پرۆسپەریتی واتە ئاشتی بۆ سەقامگیری ئەگەر دیقەت بدەین ئەبێت چەک لە دەست میلیشیا نەمێنێت چەک ئەبێ بدرێتەوە بۆ دەوڵەتی مەرکەزی دەوڵەتە مەرکەزیەکان بەهێز دەکرێنەوە چونکە بۆ ئەم گروپانە کە پراکسین وەلایان بۆ دەوڵەتی تر هەیە و ناسەقامگیریش دروست دەکەن ئێمە هەمومان بینیومانە لە ساڵانی ڕابردووە ئەوە یەکێک لە خاڵە گرنگەکانەوە تورکیاش هەر لەو ڕوانگەیەوە دانووسانەکات و بینیمان عەبدوڵڵا ئۆجەلانیش هەوڵ لە ڕوانگە و خوێندنەوەیە کە باسی چەکدانانەکە مەبەستم لەوەی هەموو ئەگرێتەوە ناوچەکە تەنها لە شوێنێکان نییە ئەوە خاڵە گشتیەکانە کە تێتیدی دوو مەسەلەی فەسادی ئیداری دوایی بە هەدەردانی نەوتە و هەروەها خاڵێکی تریش گرنگە بۆ باشووری کوردستان ئەبێ ڕێز بگیرێ لەو ڕێکەوتنامانە یا ئەو عەقدانەی کە بەسراون بەڵێندەرەکان کە ئایا لەگەڵ کۆمپانیاکانە چونکە ماوەیەکی زۆرە حکوومەتی فیدراڵی یا بڵێن مەرکەزی ئەوانە پشتگوێ خواوەکو کارتێکی فشار بەرامبەر بە کوردستان بەکاری هێنێ لەویا دەرفەتی ئەوە هەیە ئەبێ ئەو بەڵێن و عەقدانەش جارێکی تر گرنگجی پێ بدرێتەوە بۆ هەم دیسان بۆ ئەوەی بە قاچاق نەچێ بۆ ئێران لەبەرەوەی زۆرتری فشارە خرێتە سەر ئێران ڕێگە ناکرێت بۆ نمونە بەیانی وەکو وتم ئەو لێ خۆشبوونە تەواوە بێ تەنها بۆ عێراق نییە بەڵکو هەرێمی کوردستانی شکلێتەوە نابێ ناوتە لەوێ دکتۆر سامان قسەم بۆ بکە کاک کامەران دکتۆر سامان کۆبوونەوەکەی ئەمڕۆ هەبوو ئەوە پێم وا بێت دووەم یا سێم کۆبوونەوەشە لە بەغداکرێ ناگەنە هیچ ڕێکەوتنێکی دیاریکراو لە کاتێکە ئەوە کامەران با بڵێن ئەڵێ ویستە ئەمریکیەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان پابند بێ بەو ڕێکەوتنانەی لەگەڵ ئەمریکیەکان کردوێتی کۆمپانیا ئەمریکیەکان بەڕاستی کاتێک ئەمریکاژەوەی ئەوێ مەفروزە عێراق ئاگای لی بێ چیەکە ئێمە بۆ لەو بارەوە هێشتا نەگەیشتوونەتە ڕێکەوتن لەبارەی وزە و نەوتەوە چونکە ئەگەر وا بێ بەڕاستی بەردەوام نەوتێک هەیە نازانین لەکوێوە ئەڕوات خۆتەزانی باسی چیەکەم بەڵام ئەزانین بۆ کوێ ئەڕوات ئەزانین بۆ ئێرانە ڕوا و ئەمە ئەمریکا پێی ناخۆشە بەڵێ خۆی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پابندە بەڵام ئێستا فاعلەکان لەژێر دەستی عێراقایە چونکە سۆمۆی بابەڕێگاوە کوردستان لەگەڵ عێراقە بە هەردوو لا چاودێری پرۆسێکە ئەکەن هەمووی مشکلەی ئەساسی ئەوەیە هەندێک قەرزی کۆن هەیە ئەو قەرزانە چۆن بردرێتەوە چێ ئەیاتەوە ئەوە داواکاری ئەپیکۆرە یعنی ئەو گروپەی کە تەمسیلیانەکە ئەپیکۆر دووهەم ئەوەیە پارەکەی کە ئێرێت چۆن ئێرێت حکوومەت ئەڵێ دوای 30 ڕۆژ لەوەی کەنارتان ئەوان ئەڵێ نە کەناردمان ئێمە لە سەری مانکا بێ نۆکو دوای 30 ڕۆژ لە ناردنەکە هەندێک خاڵی تەکنیکە هەیە لەسەر ئەو خاڵانە ڕێنەکەوتون و هەفتەی تەمعەن هەردوو لە پێشنیاریان نابەیەک لە هەفتەی داهاتووشە کۆبوونەوەیەکی ئەبێ کۆتایی بێت نابێت کۆبوونەیە بکرێ هەر لەسەر خاڵەکان ڕێنەکەون ئەبێ کۆتایی بێ و حکوومەتی عێراق ئیمڕۆ بە کە نوێنەری ئەمریکا لەوێ بوو ئەوە نامەیەکی بەهێزە ئەبێ حکوومەتی عێراق هەنگاوی باش بێتە پێشەوە بۆ ئەوەی ئەم کێشەیە حەلکرێ و ئەو نەوتە بڕوات کە ڕۆژ لە کەرکووکەوە لە هەرێمی کوردستانەوە ئەو ساکە
تر مەسلەی تەنکەرەکان و کە ئەڕوا لە هەر لایەکەوە ئەڕوا کە ڕوا بۆ ئێرانیان بۆ تورکیا ئەوانە نامێنێت دڵنیای نامێنێ وڵات دکتۆر سامان نەقلێکە هەرێمی کوردستان بۆ نمونە داوای 145,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی کردووە بۆ بەکارهێنانی ناوخۆیی و قسەیەکی ڕاستیەکەی هەرێمی کوردستان پێویستی بەوەندە نییە ئەوە زۆر زیاترە لەوەی کە هەرێمی کوردستان بەڵێ لەساس پێویستی بە 44,000 بەرمیلە بەڵام ئەو داوای اینجا ئەمە چۆن سەیری ئەمە بکەین چۆن سەیری ئەمە بکەین ئەمە سەرکێشیەک پێشبینی سەرکێشیەک بکەین لە هەرێمی کوردستانەوە ئەخاتە گفتوگۆوە ئەوە هەمووی ئمڕۆ ئەو کێشانە بەحث کراوە و لە هەفتەی داهاتوە ئەبێ ئەو کێشانە کۆتایی پێبێت ئەجینا وەزعەکە بەو شێوەیە بڕوات لەوانەیە هەندێ هەنگاوی سەربازیش لەوانەیە بەرامبەری ئەم کێشانە بڕوات لەوانەیە لە تەنکەرەکان بات لەوانەیە شتێک بکات کە عەزێتی بێ لەوانەیە بۆری پارەکان کە لە بانقی فیدرالی ئەمریکا و یەت بۆ عێراق بیوەستێنێ یعنی زەختێکی وا بخاتە سەر عێراق کە بتوە کە زوو هەنگاو بنێ بۆ ئەوەی ئەم کێشانە دروست نەبێ باش دکتۆر سامان سیادەی عێراقیشتان کرد عێراق دکتۆر سامان وڵا پێش ئەوە عێراق سیادەکەی نەماوە بە دووەڵی ئەقلیمیەکان و بە تایبەتی ئێران کومیانە بەڕێزەکەشی بەحسی کرد مەسلەی ئێران زۆر قوڵ بووەتەوە و من زۆر بەحسی جارم کردووە کە ئەوان دەستێکی دەرەکیان هەیە و تورکیا و دەوڵەتەکانی خەلیجیش دەورێکی هێزیان هەیە لە مەسەلەکە لەبەر ئەوە ئەبێ عێراق هەنگاوی جدی بنیە جا دکتۆر نازانم گوێت لێمەیان نا هاوڕیانەگەر دکتۆر سامان گوێی لێمە پێم باش گوێت لێم نییە دکتۆر سامان کە چاکیان کرد بە دڵنیاییەوە ئەچینەوە لای بەس کاک کامەران با قسە لەبارەی سزاوە بکەین ماوەی پێشوو بە دڵنیایی بە چەند جارێک کۆمەڵێک بانکی عێراقی و ئەو شوێنانەی دیکە کە مامەڵە بە دۆلارەوەکەن ئەوانە سزا دران قسەی زۆریش لە ئەمریکا و لەبارەی سزای زیاترەوە هەیە ڕاستیەکەی کەسێکەیە جۆ وێلسن زۆر لەسەر عێراق و هێزە شیعیەکان نەخوێنێ بە دڵنیاییەوە شتەکانیت بینیوە دیارە ئەم جارە ئەگەر ئەمریکا دەست بەرێ بۆ سزادانی عێراق چی ئەگرێتەوە چی ئەگرێتەوە تا کامەران بە دڵنیایی لەبەر تۆم بوو گوێتان لە دەنگ بە هیوادارم بەڵێ تەواو فەرموو خۆتان ئەزانن ترامپ دایما لە وێنەکانی وایە کەسێکی شەڕەنگێز یەتە بەرچاومانەوە خۆ تەزانیت زۆر جار من ئەڵێم شەڕی شەکا پێشتر لە ڕێگەی تویتەرەوە ئێکسەوە شەڕیەکرد ئێستا شەڕ بۆ هەموو یاسایانەی خۆشەکە دەبینین کە یەکەیەکە سەرکردەکان یەنەکەوە بڵین کۆشکی سپی وەکو بڵی بە شێوەیەک لە شێوەکان سازشیان پێکار ڕێبکەون بۆ نمونە لە شە عەبدوڵڵاوە بینیمان زلنسکیشمان بینی کە چیان لێکرد هەڵبەتەوە ستایڵی خۆیەتی بۆ بابەتیەوە بە دڵنیاییەوە کە ئەڵێ ماکسیمەم پرێشەر واتە زۆرترین فشارەخەینە سەر ئێران لە دەفتەری سیاسی کۆماریەکاندا ئەوەت بێتی خودی ترامپیش لێخۆشبوون زۆر کەمە ترامپ کەسێتێکی تایبەتی هەیە یا بۆ نمونە کە زانیتی ڕێیەکەوی لە بەرامبەری یەتە پێشەوە ڕێیەکەوێ ئەگەر نا سزای زۆر تند ئەبەخسێ ئەویش بەشێکە لە کاتی فشارکردن ئەگەر ئێستا چی چاوەڕێ بکەین بۆ عێراق کا کامەران بۆ عێراق چی چاوەڕێ بکەین سزای دیکە بە دڵنیاییەوە گەر بیرتان بێ کاکە ڕەنج بۆ نمونە ترامپ لە پێش هەڵبژاردنەکانیش هەمیشە وت بن کۆتایی بە داعش هێناوە سەرکردەکەیانم ئەبوو بەکر بەغدادی کوشتووە و ترامپ یەکەم سەرۆک بوو کە قاسم سولێمانی کە بڵین بەحساب حسانەی دیبلۆماسی هەبوو نەئەگرا ئەنجام ئەو بە ئەنجامی کرد کە ئەوە بۆ خۆی نیشانەیە ترامپ سڵ ناکاتەوە لە بڕیاردانی جەریئانە و جێبەجێکردنیشی هەر دوێنێ هەڕەشتێکی زۆر توندی بۆ حەماس ناردووە ئەڵێ من زۆرترین هاوکاری ئیسرائیلیم کردو ئەگەر بارمتەکان نەگەڕێنەوە بە مردووەکانیشەوە کۆچکردوەکانەوە ئەو کاتا بێ سەرکردەکانتان غەزە بەجێ بێڵن و ئەندامەکانیشتان ڕزگاری دابێ مەبەستم لە چییە ڕاستە بڵین قسەکانی بەڵام بەڵێنەکانیشی جێبەجێکا بۆ بابەتیەوەی عێراق بێت چاوەڕێی چی بکە وەکو من وتم ئێستا بڕیاردەرانی عێراق ئێوە پێڵێت تۆپەکە لە ساحەی ئەوانە منەڵێم بڕیارەکە اختیارەکە چۆیسەکە بەدەست ئەوان بۆیان هەیە جارێکتر عێراق
بنەوە کە لە بەرەی بەقاومە بووە کە چەند ساڵە بێجگە لە تێکشکان و بێهێزی و نەبوونی خزمەتگوزاری و ئەو بەرجانەی کە ئێران بۆ نمونە لە مەحافظێکی پارێزگایە بە پارە کڕین و فرۆشتنی پێکراوە. ئێران بڕیاری گرنگی هەبووە لەوەی کێ وەزارەتەکان کێ پۆستە گرنگەکان وەربگرێ و ڕێکەوتەکانی لەگەڵ هەرێمیشە بە چ شێوەیەک بێ. مەبەستم لەوەیە ئەم جارە ئەمریکەکان بەهێز و بە قووەتی سەربازیشەوە دێنەوە ئەگەری زۆری شەیە من کامەران دێمە سەر وردەکاریش بە زێکشتم پێ بڵێ ئەو خاڵە بگەێنم باشەدەی باش فەرموو ئەو جارە بیرە بێوتم لە کاتی سووریا ئیسرائیل دەبابەکانی شێچێتە ناوە. ئەم جارە ئەڵێمەوە ئەگەری زۆرە تا مانگی نۆ تا مانگی دە تاوان هەتا هاوین بوار بە عێراقەدەن. ئەگەر عێراق نەتوانێت ئەو مەرجانەی کە هەیەە جێبەجێ بکەن من ئێستاش ئەیڵێم ئەگەری زۆرە کودەتای سەربازی یا لە ڕێگەی هەڵبژاردنەوە گۆڕانکارێکی گەورە لە ناو عێراقا ڕووەدا لەوانەیە زۆر خەڵک تووشی شۆکیش کات بەڕاستی. بەڵام مەبەستم لەوەی هەموو کارتەکانی دەست ئەمریکا کراوەیە هەر لە ئاڵوقەوە هەر لە توولکردەوەی فشارەکان بە ئەنجام و هەروە وەکو کاکسامانیش وتی ئەتوانن پارەکانیش پریس بکەن لە نیویۆرک نەتوانن بینێرنەوە بۆ ئێران. باش جارڕێک پرسیارەکەی من ئەوە بوو ئێستا ئەمریکا چاوەڕێ عێراق بڕیارێکی دیاری کراوبە و ئەکرێ لە سەروەستانەکە تا کەی بێ ڕاستیەکەی هەردوو وەڵامەکە دامەوە چاوەڕێ ئیشەکانی خۆی بکە عێراق و ئەو پەڕی تا هاوینی ژوایە تا حوزەیران ئەگەر چاوەڕێیان بکەن. سوپاس دەکەم. دکتۆر سامان نەختێ باسی هەرێمی کوردستانیش بکەین دەنگەکە بڕا نازانم من پرسیارێکم کرد لەبارەی نەوتی هەرێمی کوردستانەوە بوو ئەوەی کە هەرێمی کوردستان داوایەکە بۆ بەکارهێنانی ناوخۆ پێدەچێ هەندێک زۆرتر بێ لەوەی کە جارانە ئەیوت پێویستم پێیەتی. تۆ پێت وایە هەرێمی کوردستان ئەکرێ هێشتان سەرکێشیەکی دیاری کراو بکە بەوەی کە چوزانم نەوتی قاچاغمان بمێنێ سەرباری ئەو ڕێکەوتنەی کە وەکوتت ئەمریکا هەر ئێوێ ببێ ڕێکەوتنی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەس بۆی هەیە ئێمە لە هەرێمی کوردستان سەرکێشی بکەین و نەوت بە قاچاغ بنێرینەوە بۆ ئێران. ئەگەر ئەوە بکەن حکوومەتی هەرێمی کوردستان زەرەرێکی گەورەیەکەن ئەم جارە چونکە زۆر ڕوونە نامەکەی ترامپ زۆر ڕوونە کە وەکو وتیشم لە پێشەوە ئەبێ نەوت بۆ ئێران سفر بێت نۆکو هەر بچێت ئەوەی کە لێرە شۆ بچێت چونکە پێویستی بەوە نییە ئەو نەوتەی کە لێرەوە ئەڕوا بۆ ئێرانێ با بۆ مەسفەکانی خۆی هینەکانی خۆی بەگرانە فرۆشێت ئەوەی ئێمە بە هەرزانە کڕێت ئەمە ئەبێ بوەستێت ئەگەر نەوەستێت زەرەرەکەین و زەرەرەکە زۆرە بێت لەسەر هەرێمی کوردستان ئەکەوێت. هیوادارم ئەوە ڕوو نەدات بەڵام ئەوەی کە پێویستمانە بە عملی ئەزانرێت و بە دڵنیاییەوە حکوومەتی ئەمریکا و ئەپیکۆر و شەریکاتەکانی ئەو تەقریران ناوە کە چەند پێویستە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان چەند پێویستە بەکار بێت. ئەگەر لەو ڕقەمە دەربچن زەرێکی گەورەکەن و حکوومەتی عێراقیش قبول ناکات چونکە حکوومەت ئێوە زۆرترین بگاتە 300,000 بەرمیلەکە ڕۆژانە لەبەرەوەی چووکا وردە بە 180,000 190,000 بەرمی ڕۆژانە دەست پێکە بەرزە بێتەوە بە 300. ئەگەر ئەوە لەوە ئەو 140 کە داوایان کردووە کە خۆیان کەمتریان پێویست بێ ئەبێ ئەوە بگەڕێنەوە بچێتەوە سەر ئەوەی کە ئەنێرێ بۆ دەرەوە. من حەزم کرد ئیشارەت بە شتێکی کەش بکەم کە بەحسی سیادەی عێراق کرا کە وتم سیادەی عێراق نەماوە دەمێکە بۆ ئەوەش لەو کۆبوونەی کە کرا لە سعودیا 4 دەوڵەت بۆ مەسلەی غەزە و بۆ مەسلەی عێراقان دەرکرد لە مەسلەیە عێراق داوت نەکرا ئەمە دەرەکەوێت کە عێراق ئێستا ئەو داواکارەکانی ئەمریکا جێبەجێ ناکات لەبەر ئەوە عێراق نەوعێکیکە کاری لەگەڵاکەن و ئەمەش مەسئولێتێکی گەورەیە چونکە سوودانیکە چۆن دکتۆر ئێران و ئەمریکا نازانێت چی بکەن. باشە دکتۆر سامان ئەوە کاکامەران ئەڵێ ئەو پەڕیتا مانگی 6 و 7 ئەگەر بۆستن لەسەر عێراق دەرفەتیان داوەتێ ئەوەی ئەمریکا ئەوێت جێبەجێ بکە گەرنا ئەوە ئیتر دیارە چی لەگەڵاکرێ. تۆ پێت وایە ئەکرێت چی بەرامبەر بە عێراق بکرێ؟ ینی زیاد لە جارێ من و تۆ باسی سزا ئابوووریەکانمان کردو بۆ نمونە بۆی هەیە بگاتە سزادانی بانکی ناوەندی؟ زۆر بەحسم کردو وەختی خۆشی
ئەخیر مەتافەکەی بانقی مرکزی عێراقا کە ئەوەشی کردتر هەمووی قفڵێرێ یعنی چونکە ئەوەشی لە دەزایە کە ئەو سەرپەرشتی بانقەکانی هەرێمی عێراق بکە نۆکوەرێرێم هەر عێراق بکات لەبەر ئەوە ئێشتام نەگەشتۆتە ئەوە هەوڵێن کە نەگاتە ئەوە بەنسبەت سزاکانی ئەمریکا کە مولەی 3 مانگی یاوەتی ڕاستەکە کامەران 3 مانگە لەو 3 مانگە ئەتر ئەگەر عێراق نەتوانێت ئەو هەنگاوانە بنێت کەواتە عێراق دووسێ بژاری لەبەرا و بەحسیشی کرد کامەران ئەوەیە چێکا هەڵبژاردنە حکوومەتێکی موقت یان بخرێتەوە ژێر بەندی حوت چونکە ئاسایشی نەتوانێت بپارێزێت خەتەری هەیە لەسەر ناوچەکەی ئەی خاتەوە ژێر بەندی حوت و ئابووری عێراقیش بەدەست ئەمریکا هەمومان نەزانین دۆلارەکە نەنێرێت عێراق ئابووری ئەکەوێت لە 1 مانگە مەعاش نەدرێت لە بەغاو کوێرێمی کوردستانیە خەڵکەکەی تەحملی یەکشتم پێ بڵێ دکتۆر سامان عێراق 1 مانگ گەورەترین مزاهرە لە عێراقا ڕوونە نرخی دۆلار بۆ خەڵک زۆر گرنگە وای دانێ عێراق بەهۆی با بڵێین چوزانم ئەوەی کە نەتوانێ خۆی لە هەژمونی ئێران دەربکە چوزانم گروپە پرۆکسیەکانی ژێشتان قدرەتێکی دیاریکراویان بەسەر بڕیاری حکوومەتی عێراقی و بڕیاری حکوومەتەکەی سوودانیەوە هەبێ بۆ حەلکردنی حەشدی شعبی و نەهێڵن ئەمە بکرێ چ شتێک واکە نرخی دۆلار زۆر بەرز ببێتەوە ئەمە یەکێکە بێ لە ئەگەرەکان بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەگەر پارەکە کەم کاتەوە بۆ عێراق بەرزە بێتەوە طبعا چونکە دۆلار کەمە بێتەوە لە بازارە نرخی بەرزە بێتەوە یعنی مشکلەکە لەوایە بەدەست ئەمریکا ئەگەر بەرزی کاتەوە ئیستا پارە هەیە ئێستا بۆ پارە هەیە ئێستا معاملاتی بانقی لە جاران مانگێکی وێزیان 2 مانگ تاجرەکانە هاتن لە بازار کۆیانە کردو ئەیان نرد ئێستا ئەوە نەماوە ئێستا لە هەفتەیەکە 2 هەفتە ئەو حەواڵاتانە ئەڕوا لەبەر ئەوە بازرگانەکان پێویستیان نێ بچنە بازار دۆلار کۆکەنەوە لەبەر تەماشاکەی دینار بەهێزتر بۆتەوە زۆر ڕوونە کاک کامەران ئەوەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی تەبان بەغداد بوو هەولێر نەبوو نوێنەری ئەمریکا لەوێ بووە پەیوەندی بۆ هەیە پێدەچێ ئاماژەیەکی بەهێزە بێ بۆەوەی کە ئەمریکا پشتیوانی لە با بڵێن ویستەکانی هەرێمی کوردستانەکە یان نەخێ ڕاستیەکەی هەرێمی کوردستانیش چۆن عێراق لەبارەی نەوت و وزە و پرسەکانی دیکەوە ئەمریکا داواکاری دیاریکراوی لی هەیە تەنانەت داواکاری دیاریکراو لەبارەی حەلکردنی حەشدی شعبیشەوە گروپە چەکدارەکان نەخێر هەمان ویست هەمان پێناسە هەمان مامەڵە بەرامبەر بە هەرێمی کوردستانیش هەیە نەوتی قاچاغا یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەیە چوزانم هەموو پرسانەی دیکەش بە دڵنیاییەوە بەڵێ خۆی دایما کەیسی هەرێمی کوردستان خۆتانزان بەپێی دەستوریش کە بەشێکە لە عێراق هەمیشە ئەمریکیەکان ئێمە یەکێک لە گرفتەکانمانەوەیە ئەمریکا سیاسەتێکی دیاریکراوی بەرامبەر وەکو کورد نییە کاڵین 7 ملیۆنە بەڵام لە هەر وڵاتێکە یا سنوورێکی جوگرافیا مامەڵەی تایبەتی لەگەڵەکە ڕاستە لە ئیدارەی ئێستای ترامپا باسمان کردووە چەند دۆستێکی نزیکی کورد هەن بە خودی مارکۆ ڕوبیەوە بەڵام ئەمە معنایەوە نییە چاوپۆشی لە خراپەکاریەکان یان لە سەرپێچیەکان کەن چونکە بابەتەکە لێرە ئێرانە جا تۆ پێم بڵێ کام سەرپێچیانە مەسەلەن بە دیاریکراوی ئەمریکا لە چی هەرێمی کوردستان نیگەرانە بە قاچاق بردننی نەوت کاک دکتۆر کاک سامان باسی کرد ئەو نەوتە کە بە قاچاق ئەدرێت ئێران پێی بەهێز دەبێت ئابووری پێی ئەبوشێتەوە بیریشمان بێت تمەنیش کە بەدراو ئەوانە هەمووی زانیاریە بە تمە ئەگرێتەوە و نەک لەوەش مادەی هۆشبەرەکانی ئێرانیش بابەتێک و پرسێکی ترە لە ئێوە پێڵن پنتاگۆن ئێمە پێڵین فنتنێڵ بابەتی دەرمانەکان یعنی مەلەفەکان زۆرن کە لەوێ ئەکرێتەوە بەڵام بە دەرەجەی یەکەم نەوتە ئەو نەوتە قاچاقە کە ئێرانی پێ بەهێزەکرێ ئابوووریەکەی و لەوە ئێران پشگیری میلیشیارەکانەکرێت چێ ئەگەر حوسیەکان بێ لە یەمەن چێ ئەگەر حەشتی شعبی بێت چێ ئەو کاتەکە بۆ حیزب الله ئەنار لە بیرمان بێ خودی ڕووخانی بەشار ئەسەد لەبەرەوەی ڕێڕەوێکی کردبەوە بۆ حیزب الله لە چەک و لە پارە و یەکێک لەو هۆکارانە بوو کە ئیسرائیل ڕووخانی لەبەرەوەی بۆ ئیسرائیل ڕێگری لە حیزب الله یەکێک بوو لە کارە گرنگکان خاڵێکی تر زۆر گرنگە با کەیسی لوبنانمان لەبەر چاوبێت کە من ئەڵێم لە دوای هاوینەوە سەیری لوبنان کەن بۆ یەکەم جارە حاکمێکی سەربازیان هێنا لەبەرەوەی مەلەفەکە سکیورتیە لە دوای نەمانی حیزب الله و جاریشکە حیزب اللهش ئەو دەسە بە قووەتەی نابێت کە هەی بووە
و ئێران هەمیشە وتومانە کە چوار پایتەختی کۆنتترۆل کردووە ئەبێ ئەو پایتەختانە هەموو لەژێر دەستی بهێنرێتە دەرەوە و سووریا هێنرایە دەرەوە عێراقیش ئێستا کارەکرێ لەسەرەوەی بهێنرێتە دەرەوە و بابەتی ئەوەی عێراقیەکان خۆشیان بە ترسیان هەیە لەسەرەوەی سونەکان جارێکتر بەهێز بکرێنەوە جارێکتر سونەکان بتوانن وەکو هەڵگەڕانەوەیەک دروست بکەنەوەی کە بۆ نمونە لە سووریا بینیمان ئێستاکە ئیسرائیل و سعودیا دوو هێزی گەورن لەو ناوچەیە ڕاستە ئێستا بابەتی ئێمە تورکیا نییە بەڵام خاڵێکی تر سینە چینە ئێستا ئەمریکا و ئیدارەی ترامپ کە لە چین نزیکە بنەوە بۆ دەوردانی چینە لەبەرەوەی وەختی خۆی لە شەڕی ساردا ئەگەر بیرمان بێ لە حەفتاکانە لە سەردەمی نیکسن و هێنری کیسنجەر کە چین دروست کرا پێوترا دەرگای پشتەوەی کۆمپانیەکانی ئەمریکا لەوێەوە بەرامبەر بە ڕووسەکان دروستکان چونکە لە یەکێتی سۆڤیەت لە بەرامبەر لە شەڕی جەنگی ساردا بوون پێویستیان بەوە بوو چین بهێنە لای خۆی ئێستا هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە کە چین گەورەیە لە زۆر ناوچەی جیهانا بۆ نمونە داگیرکاری ئابووری کردووە ئەیانەوێت جارێکتر چین قەتیز بنەوە چین پشت بە چییە بەستێت لە بیرمان بێ زۆربەی نەوتەکەی ئێران لە چینەوە ئەیان کڕی بڵین لە سین ئەی کڕی ئەوەش بۆ خۆی ینی ئەو کاتە باسی هێڵە گشتیەکانی کرد هێڵە گشتیەکان کە لە ناو خۆیان ڕێگری تێردنە لە بەهێزبوونی بەرەی مقاومە و هەروەها فشاری زۆر لەسەر ئێرانە لەولاوە وێنە گەورەکە چینیشە بۆ ئەوەی تۆ بتانی جارێکتر وەکو کاک سامان ئەڵێ کە تۆ بەڕسمی کردێ بۆرە نەوتیەکان ڕۆیشت چاودێریەکەی پارەکەت لایە لەو کاتەیە بۆ نمونە نەوتەکانیش بۆ چین ناچێ ئابووری چینیش لە ئەنجامە بە قووەت دابێ ینی ترامپ بۆ ئیداری ترامپ لەم هەموو بەرەیەوە کاری خۆیەکە شەڕی خۆیەکان ینی چین گرنگە ئەوی لەولاوە لە دۆسیەی عێراقا و لە دۆسیەی هەرێمە بۆ ئەوەی ئەو بابەتانە من پێشتا دەڵم لیان قبول ناکرێ وەکو ئیدارەی بایدن نییە گەورەترین گرفتی ئێمە ئەوە بوو بینیمان لە ئیدارەی بایدنە هەمیشە کار ئاسانی ئەکرا پێمانەوە the policy of appeasement یعنی سێر کە بەرامبەر بەوە پارەیانە لە سەردەمی ئۆبامایە چەندەها ملیۆن دۆلاری کاشی نات بۆ ئێران دایما ئەیاوت پارەکانی خۆیانن لێرە فریز کرابوون وەستا بوون ئەیان ناردەوە و بینیمان ئێران لە بەرامبەرە حتا خودی هاوڵاتیانی ئێران کە خۆپشاندانیانە کرد یەکێ لە داواکاریەکانیان ئەوە بوو بارودۆخی ئێماوەندە خراپە ئێوە پارەی ئێمە ئەیەن بەو گروپانە و بیریشمان بێ ئێران چەندەها ملیارد دۆلاری لە سووریا سەرف کرد بەڵام لە ماوەی کەمتر لە 11 ڕۆژدا هەموو ئەو وەبەرهێنانەی خاپور کرا دروستکردنەوەی هێزی بێت ڕوونە کاک کامەران سپاس دەکەم دکتۆر سامان شتێک کە لەبارەی عێراقەوە گرنگە باسی بکەین هەموو ئەم فشارانە هەن و ئەمریکا چاوی لە شتێکی دیاری کراوە بۆ عێراق ئیتر مەسەلەی ڕێخستنەوەی پرسی سوتەمەنی و دۆلار و هێزە ئەمنیەکان با بڵێن گروپە چەکدارەکان و هەموو ئەمانە ئەبینین بەڵام ئەمە ئەگەر بکرێ ینی پرسێکی دیاریکراوە ئەوەی کە عێراق بەردەوام دەستێکی لەم لاو دەستێکی لەولایە پەیوەندی بەوە هەیە ئەمە ئەکرێ کاریگەری لەسەر پرۆسە سیاسیەکەی عێراقە بێ هێزە شیعیەکان بە تایبەت ئەوانەی کە نزیکن لە ئێرانەوە بە دڵنیاییەوە کاریگەری گەورەیان لەسەر دروستە بێ و ئەم کاریگەریە لەسەر ئەو شیعانە و هێزە شیعیانە پرۆسە سیاسیەکەش ڕاستیەکەی پێدەچێ بە جۆرێکی دیکە ڕنگ ڕێژ بکاتەوە ئەمە پرسەکە ئاڵۆستر ناکە طبعا بە ئاسانی شیعە دەست بەردار نابێت لەوەی کە بەدەستێوێتی ئیستا و نایەوێت و مالکی وتی وەرمانگرت و نایەینەوە جارێکی تر طبعا ئەوەش کە دەنگەکەیە کە سونەکان بێنەوە سەر حکوم جارێکی تر لەبەر ئەوە تەماشاکەی باشترین حل ئەوەیە کە سێ فدراڵێت هەبێ لە عێراقا و بەغا بێ بە چۆنەڵی عاصمەی هەر سێ فدراالێکە و لە ئیسا لەم مرکزێتی کە حکوومەتی عێراق بەرەو مرکزیە دەڕوا لەوە دکتۆر سامان بۆ ئەوەی عێراق ببێ بە سێ فیدرالی دووشت زۆر گرنگە یەکەم پێشهاتەکان بەو ئاراستەیە بڕۆن ڕاستیەکەی ئەمە یەک دوو ویستێکی ناوخۆیی و دەرەکیش هەبێ بۆ ئەوەی عێراق وا لێ بکەن ئایا پێشهاتەکان بەو ئاراستەیە ڕۆن ئەگەر ڕۆیشت دەی ئادەی پێم بڵێت چێ ویستی هەیە ویست هەیە لە بپێ دەڵم مەسەلەن دەوڵەتە عەرەبیەکان زۆر پشتگیری ئیسا فدراڵێکی سونیەکەن زۆر بەتنگی ئەوەی کە نایەوێ بیکە ئەو فدراڵێتە شیعەکانن طبعا کە ئەم گۆڕانکاریە بوو شیعەکان دەوریان زۆر کەمە بێتەوە ئەو هێزایان نامێنێتەوە چەکداری وەلائی نامێنێتەوە یعنی زەختێکی زۆریان لەسەر بێ چونکە ئەوەیە
چونکە عێراق کاکە دەرگایەکە بۆ شیعە ئەو هیلالە ئەبڕێت چۆن بڕیان لە سووریا و لە لوبناان لە عێراقیش ئەبێ ئێران بچێتەوە قاوغەکەی خۆی کاکەمەران بەحچێگری کە پارەی ئۆباما سیاسەتی ئۆباما بایدن هەمان سیاسەتی بەکارهێنا 400 میلیارد دلاری یایەوە ئۆباما وتی پارەی خۆیانە لێرە لە زمانی ترامپە کە هات نەوت بوو بە 500,000 بەرمی ڕۆژانە ترامپ گایەنە 3 میلیۆن و نیو هین بایدن ئەمە ئەبێ بگەڕێتەوە نەوەکو بۆ 500 بۆ 0 بڵێ بایدن گەرگەرانەوە بۆ 3 و نیو ئێستا ئەم ترامپ ئێوە بیگەڕێنەوە بۆ 0 یەکشت هەیە حەزەکەم بەحسی کەم لەوانەیە بە خەیاڵی کەسان نەچێت لەوانەشە دوای ئەوەی کە ئەمریکا کە ئەو ویستانەی کە ویستی جێبەجێی کاو لە عێراق و بە تەواتی ئێران دوور خاتەوە لە عێراقوە عێراق کەوتە ژێر دەستی ئەمریکا و دیموکراتێتی تیاهێنا اینجا داوای ئەو پارانەکە کە لە عێراقا سەرفی کردووە چەند تریلیۆن دۆلاری سەرف کردووە لە عێراقا وەکو چۆن داوای لە ئۆکرانیا کاتەوە دکتۆر سامان کاک کامەران من ئەزانم تا حدێک ئەم سیاسەتە ڕادیکاڵانەی دۆناڵد ترەمپی پێخۆشە بزانم ئەگاتە ئەوە کاک کامەران کوردی فشاری ئەمریکی بۆی هەیە با بڵین لە داهاتوە داوای قەرزەکان طبعا ئەماگەر قەرز بێ نازانین ناوی لێن ڕاوە قەرزیاننا پارەکانی کە سەرفی کردووە لە عێراق اینجا سەرفکردن شتێکە ئەو بەویستی خۆتە بەڵام قەرز شتێکی دیکەیە ها کاک کامەران کوردی تۆ چێڵی کاک ڕەنج ئێمە طبعا لەوانەیە لای زۆر کەس ڕوون نەبێت ئەمریکا خێر بە کەس ناکات یعنی بە تایبەتی لە ڕووی سەربازیە و بە پێچەوانەوە ئەوەی ئۆکرانیاش لە کۆنگرێسا لە 2004 ناوی نراوە لۆون کە دکتۆرە زانێ لۆون یعنی قەرز ڕوونە ئەگەر ئەو قەرزانیان پێ نەدرێتەوە داوای ژێرخانی خاکەکەیانەکەنەوەیە ترامپ بڵین ترامپ زیادڕەویەکە ئەڵێ 350 ملیارە و بۆ ئەوەی ئۆکرانیا هەندێک ئەڵێن منەزانم بە دروستی 170 ملیارد لە ڕۆیشتووە بەڵام هاوکاری و مەشقکردنیش پێدراوە لۆجستیکی یعنی ئەو پارەیە من خۆم لە کوردستان بوو منەزانم یعنی تەنها ئەو ئەدڤایزەرانە کە هێن ڕاوێژکار و کۆنتراکتانە ملیاران دۆلار لەسەر حکومەت و باجی ئێمە ئەکەوێت تەنها پارەکە کاش نییە یعنی ئەوانەی کە خزمەتەکان بەکارهێنرێت مەکاینەکان تازە ئاکرێتەوە موشەکەکان ئەمریکا ئێستا چین ماوەی چەند ساڵە وەکو وتم سەرباز نانێرێ بۆ هیچ شوێنێ داگیریکا بۆ نمونەیە مینایەک دروستەکە فڕۆخخانەیەک دروستەکە لە وڵاتێک بە عەقدێکی 30 ساڵی ئەزانێ پێی نادرێتەوە لەو کاتەیە ئەو شوێنە بێتە مڵکی خۆی ئەمریکا و ترامپیش لە بەروی کەسێکی بازرگانە نایوێت سەرباز بدرێت کاک دکتۆرە زانێ وەختی خۆی ئەیوت نۆ بوت ئۆن گراون ئێمە پۆستال ناخەینە سەری لە بەروی جاریشتر ئەمریکیەکان وانەیان وەرگر سەربازی خۆیان یا کوڕی خۆیان بۆ کەس نادەن بەکوشت بۆ ئەوە ئەگەری زۆرە بەڵێ ترامپ کەسێکە داوای حەقی خۆیان نکاتەوە لە بەرەوەی ئێمە بەرامبەر بەوە بەرهێنانێکمان کردووە کۆمەڵی ڕێکەوتن هەبووە ئێوە مەرجەکانی خۆتان دابین نەکردووە هەمومان نەزانین لە ڕێکەوتنی بازرگانیە ئەگەر مەرجەکان جێبەجێ نەکرێ وایە خۆچی ئەگەر عێراق وەکەوەی گوتت ئەگەر نەشتێتە ناو ڕێکەوتنی ئیبراهیمی بەڵام دژیشی نەبێ ئەمەیان چی عێراق ئەو مەرجانەی ئەمریکا کە ئێوێ با بڵێن جێبەجێیان بکە و تا حدێک دوورکەوێتەوە لە ئێران ئەو کاتی ژەر داوایەکە یان نە هەرە بڕۆ بابەتێک نووسراوە لە واشنگتن ئینستیتیوتن یەکێک لەوانە پێشنیارەکانەوەی عێراق ئەگەر نەتوانێت مەرجەکان بان نیوترڵ ببێنێتەوە تا بێلایەن بمێنێتەوە نە لەبەرەی ئێران بێت ولا نەبەرەی ئەم لابێ بەڵکو بتوانێت سەروەری بەدەست بێنێتەوە من وەکو کوردێک هەم خۆشە و دڵنیاشم لە سەردەمی ترامپە هەم یەکێتی ئەوروپاش هەموو وڵاتەکان پێویستە سەربەخۆی خۆیان بەدەست بێنەوە لە دەوڵەتی خوڵەمە بابەت نییە لەبەرەوەی ترامپ بەشێکیەوەی کە فشار لە ئەوروپا ئاکات ئەوەیە ئەوروپا لەسەر شانی ئەمریکا نەبێ پاشکۆیەتی قبول نەکە هەموو وڵاتێک ماڵی خۆی ڕێبخاتەوە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە ئەبێ یەکێتی و پارتی هێزەکانی یەکێتی و هەفتە کە لیوا هاوبەشەکانیان دروست کردووە ئەگەر یانەوێت دەوڵەت و دام و دەستگا دروستکەن ئەگەرەتەوێت لە کورسیەکە بنێ لە ئاستی نێودەوڵەتی وەکو ئەکتەرێک کاریگەری و بۆ بکەن ئەبێ واز لە میلیشیایی و چەکداریەتی و قاچاقچێتی بێنی تۆ بەندی مافیایی باندی مافیایینی یەک خاڵی گرێت سیرکە لەسەر سنوورەکە لەسەر تۆڵی ئەمبینی دوا ئەڵێ هین ئەمبینیت
ئەی چۆنەی دەباشە دەی باشە نەشێ بینم بە ڕۆح ئەو بینم چاوی من سواس لەسەر خۆشەویستی لەسەر سنوورەکانی ئەمریکا بۆ یەکەم جار بوو بەندەکانی کارتێڵ مافیاکانی خستە ناو لیستی تیرۆرەوە بۆەوەی سوپات ژیان بەکاربێنێ بۆی بڵێن ئەمە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی دەتەوەی بۆی پارەکانیان دەست بەسەرا بگرێت و بۆەوەی هەماهەنگیش بکەن ئەوە بوو لە ماوەی 2 هەفتەیە 29 سەرکردەی گەورەی کارتێڵەکان کە لە مێژووە نمونەی دیە هەمویان جیران ئەمە با ئاگادارکردنەوەیەک بێ بۆ یەکێتی و پارتی ئەگەرتانەوێت قاچاقچێتی بکەن وەکو مافیا مامەڵەتان لەگەڵە کات ترامپ ئەو کاتە نەکەر سەروەت و سامانەکانتان ئەو کاتە خۆشتان ئەتوانن دەستگیری بکەن لەوەی بتان خەن بەڵام ئەگەرتانەوێ وەکو حکومەت وەکو دەستگا مامەڵەتان لەگەڵا بکرێت ئەبێ عەقد و بەیاننامە و ڕێکەوتنێ و دەوڵەتیەکان جێبەجێ سپاس دەکەم یەک 30 سانیە بۆ تۆ کاک دکتۆر سامان شاڵی ئێمە لە هەرێمی کوردستان وەکو مافیا مامەڵاکەین لە مەودووە یان ڕاستیەکەی نەخێر ناچارین ئیتر هەندێک عاقلانەتر مامەڵە بکەین طبعا نەبێ دائما عقلانە بەکاربێنین ئەبێ ژیرانە سیاست بکەین ئەبێ دیبلۆماسی باش بکەین ئەبێ ناوخۆی خۆمان ڕێ بخەینەوە بۆی بتوانین سپاتی کەین بۆ دۆستەکانمان کە ئێمە شایانی ئەوەی کە ساحب دەوڵەت بین و دەوڵەت بتوانین بەرین بەڕێگاوە و ئەوەش ئەوەیە کە گەندەڵی و شەفافێت نێڵین کە دەوڵەتی قوڵ نێڵین چ لە عێراقا چ لە هەرێمی کوردستانە ئەوە گەورەترین گەرنتیە بۆ ئەوەی معاملەی نەودەوڵەتی چ لە ئەوروپا چ لە ئەمریکا بەرەولای خۆمان بێنین و بتوانین کە ئەو شەفافێتە کە ئەو متمانەیمە لەگەڵ گەلەکەی خۆمان ناپایە کردەوە لە بینی حکوومەت و گەلەکەی خۆمانە ئەتوانین ئیسtisمارێکی گەورە بۆ هەرێمەکەی خۆمان ڕابکێشین و بەهێزتر بین و هەروەها لەگەڵ بەغاشە بەهێزتر بین بەڵام ئەوە ئەوێت بەڕاستی ئەم جارە حکوومەتێک بێ حکوومەتێ بێ کە تەمسیلی میلەتەکە بکات و بتوانێت ئامانجەکانی خۆمان بپارێزێت ئەجین عکسەکەی ڕۆیە بەرامبەر ئێمەش. سپاس دەکەم دکتۆر سامان شاڵی پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و بەدڵنیایی و شارەزای ئابووری لە هەولێر و لەگەڵ مابووی گەلێک سپاس کاک کامەران کوردی ڕۆژنامەنووس لە ناشڤێڵی ئەمریکاوە ئێوەش لەگەڵ مابوون سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. سپاس بێت.